دەچینە دەڤەری سیدەکان ئەو شوێنانەی کە بوونەتە جێگای مەترسی بۆ دانیشتوانەکەی و گەشتیارانی ناوخۆ و بیانی بەهۆی ئەو شەڕ و گرژیانەی نێوان گەریلاکانی پەکەکە و سوپا و فڕۆکەکانی تورکیا. شوانێک گلەی و ڕەخنەی زۆری هەیە لە دروستکەری ئەم گرژی و ئاڵوزیانەی ناوچەکەی و دەڵێت کێشەی زۆرە، کێشە لە تورکی هەتا خۆ لە ئیرانی لە حدودی ئیرانی هەمووی شەوێ پازدار تێن دەگەت تورکی خۆلێکە دەنەوە ئەو منتیقان داگیر کردیە پەکەکەی فەقیریش هەر شەوێ خۆ بەردەتە تووکەن دەچی نەوێری بڕۆ ئەمەش نەوێری لە بە پەکەکەی بچین پەکەکە ئەمە دەگری ئەوانش پەکەکەی دەگرن تێگەیشتی ئەوانش حیزبی دێمقڕاتە چی ئەوانە دەگرن ئێشەوێ هاتن لە گۆشینیان لە مەفرەزیشی دابوو ئەنی چشتی هۆ نەبووە من نتوانین بچین چەند بێری چەند شوانن لێ کوژراینە سویستان داگیر کرانە مەڕ دەبای پەکەکەت گومرگ لێ وەرەگری دەچێ لای تورکیا تورکت دەکوژی ئەچێ لای ئیرانە دەکوژی چۆ بۆ بۆم مەڕێ هەزار مەڕم هەیە ئەو مەڕە چووە لە سەری شوانم لێگرتینە لە من حەسەن بەیجە ئەوەی زیادشم هینای تۆ گوندە. هاوڵاتیان بەکەمی هاتوچۆی ئەم دەڤەرە دەکەن وەک جاران نییە کە زۆر قەڵەباڵغ بێت ئەویش لەبەر بردومانی فڕۆکەکانی تورکیا و بوونی گەریلاکانی پەکەکە. ئەوان داوا دەکەن هەرچی زووە ئەم شەڕ و ئاڵوزیانەی دەڤەرەکەیان دوور بخرێتەوە و ئارامی بۆ ئەو دەڤەرە بگەڕێتەوە. هاتنەوەی ئارتەشی تورک بە قولای نزیکەی 30 کیلۆمەتر ئەوە دۆخەکەی زیاتر ئاڵۆسر کردووە هەم بۆ کۆچەریەکان وەکو ساڵانی ڕابردوونیە بەهۆی کێشەی سیاسی و بەهۆی ئاڵۆزی ناوچەکە و بەهۆی بێگدادانی نێوان گەریلاکانی پەکەکە و جێشی تورکیا لە ڕووی گەشتیاریشەوە. شەڕی نێوان پارتی کرێکارانی کوردستان و سوپای تورکیا لە دەڤەری سیدەکان هاوڵاتیانی ئەم ناوچەی بە گشتی نیگەران و دڵگران کردووە. ئەوان دەڵێن لە شەڕی نێوان ئەم دوو هێزەدا هاوڵاتیانی ئەم دەڤەرە زیانێکی زۆری گیانی و مادی بەرکەوتووە. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا دەڤەری سیدەکان.